بینرانی بە ڕێزم کاتەوە هەموو کاتێکی ژیانتان شادی و کامەرانی بێت بە خۆشحاڵیەوە لە ماوەی کاتژمێری داهاتوودا لەگەڵ ئێوەی خۆشەویست دەبین بۆ قسەکردن لەسەر بابەتێک کە لە ئێستادا یەکێک لە گرنگترین ئەو بابەتانەیەکە لەلایەن شەقام و تەنانەت لەلایەن توێژی دەستە بژێری کوردیشەوە قسەی لەبارەوە دەکرێت. داعش ئایا کوڕی ئەم سەردەمەیە یان پێیەکی لە ناو مێژووی ئیسلامدایە؟ پەیوەندی نێوان داعش و ئیسلام چییە؟ ئەمە دەکەینە تەوەرێکی ئەم گفتوگویی کاتژمێری داهاتوومان لە چەند تەوەرێکی تریشدا قسە لەسەر بارودۆخی ناوخۆی هەرێمی کوردستان و پەیوەندی نێوان لایەنە سیاسیەکان و لە تەوەرێکی تریشدا قسە لەسەر کۆبانێ و ئەوەی کە لە کۆبانێ ڕوودەدات دەکەین. ئایا ئەوەی لە کۆبانێ ڕوودەدات چییە؟ بەرگریکردنە تەنها لە ژیان یان هەڵگری کۆمەڵێک شوناسی تریشەکە دەکرێت لە ڕوانگەی ئەو بەرگری شەڕوانانی یەکینەکانی پاراستنی گەل لەو کانتۆنی ڕۆژاوی کوردستاندا دەیکەین بیدەینە پاڵ ئەم بەرگریکردنە. بە سوپاسەوە لە ئەمستەردامەوە ڕاستەوخۆ دکتۆر مەریوان وریاقانع ڕووناکبیر لەگەڵماندایە و وەڵامی پرسیارەکانمان دەداتەوە. دکتۆر ئەم کاتت باش، سوپاس بۆ ئامادەبوونت لەم چاوپێکەوتنی NRTدا. ئەمەوێت بۆ دەست پێ بکەم کە ئایا داعش کوڕی سەردەمی گلۆبالیزمە یان پێیەکیشی لە نێو مێژووی ئیسلامدا هەیە؟ دێوارتان باش، سوپاس بۆ بەخشینیم هەلا بە من بۆ قسەکردن لەسەرم تەوەرانە. بێگومان دیاردەی داعش دیاردەیەکی ئاڵۆزە، ینی دیاردەیەکە خوێندنەوەی پێویستی بەوە هەیە واز لە تووڕەبوون و واز لە ئیتیهامات و واز لە بەخاینکردنی یەکتر و بە نەخوێندەوارکردن و بە گەمژەکردنی یەکتری بێنی، ینی بۆی لەم دیاردەیە تێبگەین ناچارین بگەڕێینەوە بۆ زیاد لە کایەکی فکری و بگەڕێنەوە بۆ زیاد لە مێتۆدێک بۆ خوێندنەوەی. ئەوەی بە بۆچوونی من لە ڕوانیمانە بۆ داعش گرنگە ئاگامان لێبێ ئەوەیە ینی پێشی لە ڕاستیدا لە ناو کەلەپورێکی دینیایە کە ڕاستەخۆ پەیوەندی بە ئیسلامەوە، ینی کەلەپورێکی دینی هەیە لە ناو ئیسلامە و بە تایبەتی ئەو کەلەپورە دینیە لە سەدەی 20ەما زۆر بەهێزە بێ و ئاکارێکی زۆر تند و تیژانە ئەگرێتە خۆی لەسەر تەکفیرکردنی کۆمەلگا و تەکفیرکردنی تاکە کەس و تەکفیرکردنی دەوڵەت و تەکفیرکردنی هەموو کەسانەی شەکاکە وەکو ئەو گروپە بیر ناکەنەوە و لە ناو مێژووی ئیسلام خۆشیە لە کۆنەوە ئەکرێت هێڵێک بدۆزینەوە لە ناو فقا، لە ناو علمی کەلامە تا بۆ ناو کۆمەڵی تەفسیراتی ترکە ئەچێتەوە بۆ تەفسیرکردنی مێژووی کۆن و سەرەتاکانی ئیسلام کە هەمویان تایانە توندوتیژی و بە کافرکردنی ئەوی تر و ڕێزنەگرتنی جیاوازی و ڕێزنەگرتنی کەسانی تر کە بیر و باوەڕێکی تریان هەیە و دیدێکی تریان هەیە جیاواز بۆ دیدی باڵادەستی ئەو گروپە. ئەمە دۆخێکە، ینی ئەمە بەشێکە لە مێژووی ئیسلام و بەومانایە بەشێکە لە ئیسلام خۆی، ینی ناکرێت ئینکار بکرێت، چونکە ئینکارکردنی وامان لێ کات کە ڕێگ و ڕیشەکانی نەدۆزینەوە و نەزانین لە چۆوە هاتووە و بۆ ئاینشەکە. هەی پرسیارەکە ئەوە نییە ئایا داعش پەیوەندی بە ئیسلامەوە هەیە یاخود نە، پێم وایە پرسیاری ڕاستەقینە نییە. پرسیاری ڕاستەقینە ئەوەیە ئەم بزوتنەوانە ئەم شێوازانە لە هێزی توندوتیژ بۆ بە ناوی دینەوە قساکەن و ئایا لە ناو دین خۆیان چ ئیمکانیاتێکی تەفسیرکردن و چ جۆرێک لە ڕوانین و چ جۆرە زمانێک ئامادەیە کە بتوانن ئەم گروپانە بەکاری بێنن بۆ بەخشینی ڕەوایەتی دینی بە خۆیان. ینی پرسیارە سەرچەکە ئەوەیە داعش بۆ لە دینا بە دوای شەرعەتی خۆیان ئەگەڕێ و ئایا دین و ئایا ئیسلام توانای بەخشینی ئەو شەرعەتی هەیە یا خودنیەتی. بە بۆچوونی من هەیەت، ینی بە بۆچوونی من لە ناو ئیسلامدا ینی هێڵێکی بیرکردنەوەی دیاریکراو هەیە، شێوازێکی دیاریکراوی ڕوانین بۆ دین هەیە و جۆرێک لە وێناکردنی دنیا هەیە، هەمویان هاریکارن بەم دیدە داعشەی کە ئەمڕۆی بینن. بەڵام وەکوتم هەڵەیە، ینی ئێمە داعش تەنها بگەڕێنینەوە بۆ ئەم ڕێگ و ڕیشە دینیەوە بیبەسینەوە بە کەلەپورێک لە کەلەپورە دینیەکانی ناو ئیسلام خۆیەوە. داعش بە پلەی یەکەم بە بۆچوونی من کوڕی سەدەی 20ەما، کوڕی گەورەبوونی ئەو فەزا نادیموکراتی و
ئەو دۆخە تۆتالی ئەو دۆخە دەسەڵاتگەر و نادیموکراتانەی کە لەم ڕۆژگارە ئێمە بە درێژایی 50 ساڵ 6 ساڵ 7 ساڵی ڕابردویانی لە ساڵانی 50 سەدەی بیستەمە لەم ناوچەیەدا ئامادە بووە. یعنی ئێمە جۆرێک لە دەسەڵاتمان هەبووە کە ڕێگای بە جیاوازی سیاسی نەداوە، پرۆژەیەکی کۆمەڵایەتی دیاریکراوی هەبووە لە سەرەوە ویسیۆتی بیسەپێنێ بەسەر کۆمەلگادا. ئێمە نەوەیەکی گەورە لە سیاسی نابەرپرسیارمان هەیە لە عەجەمال عەبدولناسرەوە بیگرە تاسە سەدام و لە سەدامەوە بیگرە بۆ ئەوانەی دوای سەداماتون لەم ناوچەیە. ینی شێوازێک لە دەسەڵاتمانەیە کە لە ڕاستیدا نا ئەوەیە کۆمەلگاکەیان بە شێوەیەکی ڕاستەقینە تازە کرد بێتەوە و نا ئەوەشە مەجالێکی گشتیان دروست کرد بێت، ژیانێکی گشتیان دروست کرد بێت کە جێگەی جیاوازە سیاسی و دینی و ئەخلاقی و زمان و کولتوری و شتەکانی تابێت. بەڵێ دکتۆر زۆر قسە لەسەر مەسەلەی کۆمەلگا ئەکرێ کە هێزێکی وەکو داعش چۆن لەناو کۆمەلگایەکی وە کۆمەلگای عێراقیە جێ ئەبێتەوە وە گەشە ئەکا. ئایا لایەنە کۆمەڵایەتیەکەش یارمەتی دەر نییە بۆ گەشەکردن و بۆ مانەوە و بۆ جارێکی تر دروستبوونەوە و بەهێزبوونەوەی هێزێکی تری تونڕەویش لە دوای داعشەوە ئەگەر لە حاڵەتێکدا داعشیش لەناو کۆمەلگاکەدا نەمێنێ؟ بێگومان ئەزانی خۆی لە وڵاتی ئێمە ڕوانینێکی زۆر هەڵە هەیە، ئەویش جیاکردنەوەی کۆمەلگایە لە دەوڵەت. ینی تۆ پێ دوا بێ کۆمەلگا ڕوبەرێکی جیاوازە لە ڕوبەری دەوڵەت یا ڕوبەری دەوڵەت جیاواز بێ لە کۆمەلگا. لەم ناوچەی ئێمەدا ئێمە شێوازێک لە دەوڵەتمان هەیە کە بەردەوام کۆمەلگای دروست کردووە. ینی هەموو پرۆسەی تازەکردنەوەی کۆمەلگا لە دروستکردنی مەکتەبی تازەوە، لە دروستکردنی میدیای تازەوە، لە دروستکردنی شێوازی خوێندنی تازەوە، لە دادگا تازەکانەوە، لە دروستکردنی تیپی دووگۆڵی تازەوە، لە دروستکردنی ئۆرگان و ڕێکخراوی ژنان و مناڵان و کرێکاران و جوتیاران و ینی ئەوەی کە ئێمە ناوێنین کۆمەلگا لە 6 ساڵ 7 ساڵی داهاتوە شتێک نییە دابڕاو بێ لە دەوڵەت، شتێک نییە دابڕاو بێ لە دەسەڵات و جاکردنەوەیان لە یەکتری بەوەچوونی من جاکردنەوەیەکی هەڵەیە. ینی ئەم دوانە هەردووچیان لە تەنیش بەیەکەوەن ئەم کاریگەری لەسەر ئەو هەیە، ئەویش کاریگەری لەسەر ئەمیان هەیە. بەڵام پێم وایە هەموو پرۆسەی تازەبوونەوەکە لە ناوچەکەیە دەوڵەت بەڕێوەی بردووە، دەسەڵاتداران بەڕێوان بردووە، ئەوانەی کە حکمڕان بوون، ئەوانەی کە پارەی وڵاتیان لە بەردەستا بووە، ئەوانەی لەشکریان لە بەردەستا بووە، ئەوانەی میدیایان لە بەردەستا بووە، ئەوانەی دەستگاکانی خوێندنیان لە بەردەستا بووە، ئەوانەی چاپخانەکانیان لە بەردەستا بووە. ئەمانە ڕۆڵی زۆر سەرەکیە بینن لە پرۆسەی تازەکردنەوەی کۆمەلگاکانی ئەم مەنتیقەیە. لەبەرەوە لە ئەساسا لەم ناوچەیە ئەو جیاکاریەی کە ئێمە بۆ نمونە لە وڵاتێکی وەک فەرەنسای بینین لە نێوان کۆمەلگای مەدەنی فەرەنسی و دەوڵەتی فەرەنسیدا یا لە هۆڵەندا کە من لێراژی مەبینی لە نێوان دەوڵەتی هۆڵندی و کۆمەلگای مەدەنی هۆڵندیا لە ناوچەی ئێمەدا ئەم جیاکاریە نییە. ئەو خاڵی من نەبێ بڵێمانی مەسەلەکە ئەوە نییە ئێمە بڵین ئایا ئەمە کۆمەلگا دروستی کردووە یا دەوڵەت دروستی کردووە، بەو شێوەیەشیان تەبریە بکەین، بڵین ئەمە کۆمەلگایە، کۆمەلگاکە دواکەوتووە لەبەر ئەوە دەسەڵاتداران هیچ پەیوەندیان بەم پرۆسەیەوە نییە. بەدیوی ئەو دیویشە مەسەلەکە ئەوە نییە دەسەڵاتداران ئەوەی ئەیانەوە بتوانن دروستی بکەن. ینی جۆرێک لە مادەی ئەوەلی کۆمەڵایەتی هەیە، جۆرێک لە ستراکتور هەیە، هەندێک لە ئەخلاقیاتی دیاریکراو هەیە، جۆرێک لە پەیوەندی کۆمەڵایەتی هەیە، جۆرێک لە تەفسیرکردنی دین و ڕوانین بۆ دین و بۆ ئەخلاقەیە. بێگومان ئەوانە بەشێک لەوانە، بەشێکی ناڵێم هەمووی، بەشێکی پەیوەندی بە دروستبوونی داعشەوە هەیە. ینی داعش ئەو شێوازە لە دین بەڕێوەیە بات کە بەیانی ئاسا خۆ ناسینەوەکەی زەحمەت نییە کاکە داعش دینێک لە پشتێتی کە دینێکی سەلەفی جیهادیە. سەلەفیەتی جیهادی شێوازێکی تایبەتە لە ئیسلام کە بەهێز بوونەکەی ئەگەڕێتەوە بۆ ساڵانی دوای شۆڕشی ئێرانی و ئەگەڕێتەوە بۆ بەهێزبوونی دەوری سعودیە لە مەنتیقەیە، ئەگەڕێتەوە بۆ بەهێزبوونی دەوری وەهابیزم لە ناوچەکەیە. یعنی ئەوەی ئێمە پێمان وابێ مێژووی ئەم مەنتیقەیە و مێژووی ئەم ناوچەیە هەمووی ئەم مێژووە سەلەفیە وەهابیەیە، ئەمە دیدێکی ناڕاستە. یعنی لە کوردستانە زیاد لە فۆرمێک لە فۆرمەکانی دین هەیە و شێوازی جیاوازی ئیسلام و شێوازی جیاوازی دینداری هەیە کە هەمویان بە ئۆتۆماتیکی ناتوانن داعش دروست بکەن و پرۆژەی دروستکردنی داعشیان بیانە و ئەسڵەن هەڵگری بەخشینی شەریعەتی ژنین بەم شێوازە تونڕەوە لە دین.
بەڵام شێوازی تری دین هەیە لە کورسانە وەکو باس بکەمەوە بە تایبەتی لە ناوچەکەچکە داعش دیاردەیەکی کوردی نییە بەتەنیا ینی ڕاستە خەڵکی هەڵەبجەی تایە خەڵکی ناوچەکانی تری تایە ڕۆیشتون بۆ ئەوێ خەڵکی سلێمانی تایە خەڵکی هەولێری تایە بەڵام دیاردەکە دیاردەیەکی ناوچەیی گلۆبالیە و دیارتەکە لە ڕاستیدا بە تەسەوری من بەبێ ئیسلامی سعودی بە تایبەتی ئیسلامی وهابی جیهادی و بەبێ کە لە پووری فکری سیاسی ئیسلامی جیهادی کە لە سید قوتبەوە دەست پێکات لە ساڵانی 50 و 60ەکانەوە تا دواتر بە تێپەڕین بە عەزام و بن لادن و کۆمەڵە کەسایەتی ترا زەحمەتە تێی بکەین لەبەرەوە پێم وایە بەشێکی گرنگی تێگەیشتن لە دیاردەی داعش پەیوەندی بەوەیە چ پرسیارێکەکەین بێت پرسیارەکانمان ڕاست بێ ئەم شێوازە لە ئیسلام لە چۆ دێت بەڵێ ڕێژێکی لە ناو ئیسلامی کلاسیکیە هەیە تۆ ئەتوانی کۆمەڵێک هەڵسوکەوتی دینی و کۆمەڵێک ئەفکار و بۆچوونی دینی لە مێژووی ئیسلامە بدۆزیتەوە کە بیکەی بە باوکە گەورە و باپیرە گەورەی داعش لەم ڕۆدا بەڵام ئەوە بەس نییە مەسن داعش بۆ لە سەدەی 19دا بوونی نەبوو لەم ناوچەیە بۆ لە سەدەی 18 بوونی نەبوو بۆ لە سەدەی 17 بوونی نەبوو لە کاتێکە ئێمە هەمومان نەزانین کە ئەو کە لە پورە دینیە بوونی هەیە ینی خەڵکانێکن کە ڕوانینێکی زۆر تونڕەویان بۆ دین هەبووە لە مێژووی ئیسلام هەموو حەنبەلیەت هەموو مەزهبی حەنبەلی و بە دوای ئەوە ئیبن تیمیە و ئەمجا دوایەوە محەممەدی کوڕی عەبدولوهاب بۆمانە کەسانێکن کە کرێم دیاردیە بدرێتە پاڵیان بەڵام ئەوەی کە تۆ لە سەرەتاکانی سەدەی 21دا ئەم دیاردەیە بێ بە دیاردەیەکی نەتەوەیی نیشتیمانی ئیقلیمی ناوچەیی ئەبێتە دیاردەیەکی گلۆباڵی ئەوە پەیوەندی بە هێزی ئەم کە لە پورەوە نییە ئەوەندەی پێویستە بگەڕێن بە دوای ئەو هۆکارانەی لە ناو کۆمەلگا و لە پەیوەندی نێوان دەوڵەت و کۆمەلگا و پەیوەندی نێوان دەوڵەتەکان لەگەڵ یەکتریا ئەو سروشت و ئاکاری ئەو سیستمە سیاسیانی کە لەم ناوچەیە باڵا دەستبوون پەیوەندی ئابووری نێوان بەشە جیاوازەکانی دنیا ئەوانە هەمووی هۆکاری زۆر گرنگن و بەبێ خوێندنەوەی ئەوانە زۆر زەحمەت ئێمە تێبگەین دیاردەیەکی وەکو داعش لەکوێوە هاتووە. بەڵێ دکتۆر سیاسەتێک هەیە کە زۆر قسەی لەبارەوە ئەکرێت لە مێژووەوە تا ڕادێک ئەوترێت کە ئەمە سیاسەتێکی چڕچڵیانەیە کە ئەویش بڕای بەوەیە دەرکەوتنی هەر هێزێکی فاشیست ڕەفتار فاشیست پێویستە لە سەرەتای دەرکەوتنەوە لی بدرێت تا ڕێگە بگیرێتەوەی کە گەورە ببێت و تەشەنە بکات و کاریگەری خۆی دابنێ. ئایا پێش هەموو شتێ داعش هێزێکی فاشستە ئەگەر هێزێکی فاشستە لە ڕوانگەی ئەم سیاسەتەوە لە ئێستاە چۆن مامەڵی لەگەڵدا بکرێ ئایا ئەم لێدانی ئێستا لە هێزێکی وەکو داعش ئەگەر بە هێزێکی فاشست وەسفی بکەین بەسە بۆەوەی کە ڕێگە لەم هێزە بگرین و سنوورێکی بۆ دابنین و کاریگەریەکانی بە تەواوی کاڵ بکەینەوە. ئەزانی خۆی لەسەر تەلەڤیزۆن ئەم مناقەشاتان لە ڕاستیە زەحمەتە بکریانی چکە هێزێک بۆی بیسەلمێنی فاشیە یاخود فاشینە پێویست بە گەڕانەوە هەیە بۆ کۆمەڵێک نەزەریات و بۆ کۆمەڵێک چەمک و بۆ کۆمەڵێت تیورەکە زەحمەتە لێرەیە بە قوڵای بچینە ناو نەناویانەوە بەڵام بە تەسەوری من بەکارهێنانی دەستەواسەی فاشیست و فاشیزم ومانە بۆ ئەو ناوچەی ئێمە ناڕاستە ینی من پێم وایە دەسەڵات لەو ناوچەی ئێمە ناکرێت بە چەمکی فاشیزم و فاشێت قسەی لەسەر بکەین چکە فاشێت خۆی لە ئەساسا تەجربەیەکی مێژووی دیاری کراوە هەڵگری کۆمەڵی خەسڵەتی دیاری کراوە و پێکاتێکی ئایدۆلۆژی دیاری کراو بەڕێوێ بعد ڕوانینێکی دیاری کراو بۆ دەسەڵات ئاراستەیەکات ڕوانینێکی دیاری کراو بۆ سەرکردایەتیکردنی سیاسی ئاراستەیەکات ڕوانینێکی دیاری کراو بۆ شێواسی ڕێخستنی کۆمەلگا و دروستکردنیانی هەندەسەیەکی کۆمەڵایەتی دیاری کراوی لە پشتەوەیە کامانە هیچی لەنە لە ناو داعشا بوونی هەیە نە لە ناو ئەو هێزانە بوونیانەیەکە لە ناوچایە ئەوە ئێمە پێمان وابێ هەموو شێوازێکی تند و تیژی پڕگیر شێوازێکی فاشیانەیە من تۆم خۆش نەویست و هاتم تۆم کوشت یاخود گروپێک لەگەڵ گروپێکی ترا بەرامبەر بە یەکتری ناڕازین و ئەمیان پەلاماری چەکەیات و ئەوی تریانە کوژێ پێمان وابێ ئەمە خەسڵەتێکی فاشیە پێم وایە ڕاست نیانەوە یا هەم لە سەرەتادا لە فاشیەت تێنەگەیشتوین چییە هەم لە ینی توانای ئەومان نییە کە شێوازەکانی تند و تیژی لە یەکتری جا بکەینەوە توندوتیژی داعش توندوتیژێکی دینیە و توندوتیژیەکە ڕێگەکانی لە ناو ئایدۆلۆژیایەکی دینیایە
کە تایە بیرۆکەی ئومەی ئیسلامی وەکو ئومەیەکی گلۆباڵی نەک وەکو ئومەیەکی نەتەوەیی وەک گروپێکە کارکتەرێکی گردردونی هەیە ئاراستەیەکات ینی ئەوانەی داعش پیان وایە ئومەیەکەیە لە دنیادا ناوی ئومە ئیسلامیە ئەم ئومە ئیسلامیە لە هەموو شوێنێکی دنیادا لە بەردەمی هەڕەشەدایە ئیسلام لە بەردەمی هەڕەشەدایە ئەچەوسێنرێنەوە و ئەوان ئێستاکە دێن بەرگری لەو ئیسلاماکەن و ئەو هێزانی کە بە نائیسلام ێزانن ئەکەونە شەڕۆ لەگەڵی ئەمە جیاوازە لەوەی کە فاشێت بریتێ لە ئایدۆلۆژیە کە وێنایەکی دیاریکراوی بۆ کۆمەلگا هەیە و وێنایەکی دیاریکراوی بۆ ڕۆڵی دەوڵەت هەیە و وێنایەکی دیاریکراوی بۆ پەیوەندی نێوان دەوڵەت و کۆمەلگا هەیە ئەویان دیاردەیەکی ترە ینی کێشەکە خۆ لە ناونانەکانی ینی تۆ توانی ناویشی بنەی فاشی بەڵام ئەمێنێتە دوای ئەوەی دوای ئەو قسەیە چیەکەیت ینی دوای ئەوەی کەوتت ئەمانە فاشین چۆن شێوازی ئیشکردنیان چۆن شێوازی ئیشکردنیان شیەکەیتەوە چۆن خەونەکانیان شیەکەیتەوە چۆن پەیوەندیەکانیان لە ئاستی نەتەوەیی نیشتیمانی لە ئاستی لۆکاڵی لە ئاستی ناوچەیی لە ئاستی جیهانیدا شیەکەیتەوە ینی بەوە ڕزگارمان نابێت ئێمە بڵین وڵا ئەم سیستمانە سیستمێکی فاشین داعش فاشیەوە کۆتایی پێبێنین و بڵین ئەم فاشێتەش پەیوەندی بۆ هەیە کە ئەم کۆمەڵێک گروپ هەن کەسیان ئەویتریان قبول ناکەن و پەیوەندی هێز لەناویان نایەکسانە و ئەوەی کە بتوانێت ئەویتر بکوژێت ئەوە چێ دەیکوژێت ینی ئەم شێوازە لە تەحلیل ینی هەموو دەرکەوتە کۆنکریتەکانی دیاردەیەکی وەکو داعشە کوژێ نایەڵێت تێی بگەین لە ئاستە لۆکاڵیەکەیان چۆن دروست دەبێ پەیوەندی ناوچەیەکانی چۆنە بۆ گەنجێک لە شوێنێکی وەکو هۆڵنداوە لە فەرەنساوە کە عەرەبی نازانێت کە لە ڕاستیدا باشیش نازانێت ئیسلام چییە بۆ ئەبا ئامادەیە بچێت بۆ سووریا لەوێ شەڕ بکات و خۆی بکوژیانی کێشەکە لەوەدایە خودی چەمکەکان ینی پێناسەکان تۆ بڵێ فاشیە یاخود فاشینیە لێ نەگەڕێت بگەڕین بە دوای ڕێگ و ڕیشەی دیاردەکانە و هەوڵ بدەین بیناسینەوە ئەجینا من کێشەم لەگەڵەوەدان ئەوەدا نیە یەکێک بڵێ داعش فاشیە یاخود فاشینیە کێشەکە لەوەدا نیە کێشەکە لە دوای هەموو ئەو قسانەیە کە دوای ئەواکرێت و هەموو ئەو تەحلیلانەیە کە دوای ئەواکرێت و لە هەمان کاتە بەکارهێنانی ئەو چەمکە بە چمە بەستێکە ینی تۆ مەسەلەن بە هێزێکی وەکو داعش بڵێ ئەمە هێزێکی فاشیە واگەر باوەڕیش دوا بێ هەر کەسێک وەکو تۆ نەیود ئەم هێزێکی فاشیە ئەو زەلامەش خۆیە بێ بە فاشی ئەم شێوازە لە تەبریرهێنانەوە و شێوازە لە قسەکردن لە ڕاستیان بەڕاست نازانم ینی کێشەکان کەمتر کێشەی ناونانە ئەوەندەی کێشەی تەحلیلکردن و شیکردنەوەیەکی کۆمەڵایەتی فکری دینی ڕەمزی ئەم بزوتنەوانەیە کە لەم ناوچەیە دروست دەبن و بۆ تێگەیشتن لیان بە تەسەوری من پێویستە بیان خەینە چوارچێوەی دروستبوونی دەوڵەتی نەتەوەوە لەم ناوچەیە دەوڵەتانێک کە لەم ناوچەیە دروست بوون هەر هەمویان فەشەلیان هێناوە لەوەدا کە چوارچێوەیەکی نەتەوەیی نیشتیمانی دروست بکەن کە هێزەکانی ناو ئەو چوارچێوەیە خۆیان بە ئەندامی یەکسانی ناو ئەو بزانن خۆیان بە خەڵکی خاوەن کەرامەتی ناو ئەو چوارچێوەیە بزانن و خەڵکیان وەکو خۆیان بە خەڵکی خۆیان بە بوونەوەری خاوەن ماف و خاوەن ڕێز بزانن ینی مێژووی دەوڵەت لەم ناوچەیەدا بریتە لە مێژووی وێرانکردنی کۆمەلگا و بریتە لە مێژووی وێرانکردنی سەرجەمی ئەو چوارچێوە گشتیانەی کە لە قۆناغێک لە قۆناغەکان بوونی هەبووە دکتۆر کەواتە دەوڵەتی نەتەوە لەم ناوچەیە شکستی هێناوە زۆری پەیوەندی هەیە بەم پرۆژەی پارچە پارچە بوون و هەڵوەشانەوە و ئیشکردنە خراپەی دەوڵەت لە خۆیان بەڵێ هەموو بە پرۆژەی دەوڵەتی نەوتەوە لەو ناوچەی ئێمەدا پرۆژەیەکە لە هەموو ئەو وڵاتانی کە ئێمە ئاگامان لێیانە ئیتر لە ئێرانەوە بیگرە بۆ تورکیا بۆ سووریا بۆ سعود بۆ وڵاتانی خەلیج بۆ عێراق بۆ تەنانەت بۆ مصر ینی لە کەم شوێن لەو ناوچەیەدا ئێمە دەوڵەتی نەتەوەمان هەیە بەمانە ڕاستەقینەکەی خۆی ینی دەوڵەتی نەتەوە چیانی بریتە لە دەوڵەتێک لە ساتەوەختێکی دیاریکراوە دروست دەبێت ئەم دەوڵەتە لە پرۆسەی ئیشکردنی خۆیان دانیشتوانێک یاخود نەتەوەیەک دروست دەکات ئەم نەتەوەیە ڕازیە بە قوبولکردنی چوارچێوە سیاسیەکان و دەستگا سیاسیەکان و دەستگای ئەلامیەکان و ئەو دەوڵەتەی کە دروستی کردو ینی خەڵک ڕازین بە شێوازی ئیشکردن و شەرعیەت و
شێوازی دابشکردنی بەروبوومی کۆمەڵایەتی و سامانی کۆمەڵایەتی و سەررجەمی ئەو شتانی تری ناو کۆمەلگایە باش ئەگەر دەوڵەتی نەتەوەی فەشەلیە نابێت دکتۆر کەواتە ئەلتەرناتیڤ چییە بۆ دەوڵەتی نەتەوەی ناوچەیە دروستکراوە یعنی دەوڵەت لە دوای هەڵەشانەوەی ئیمپراتۆریەتی عوسمان. ئالتەرناتیڤی دەوڵەتی نەتەوەیی تا ئێستاکە لە فکری سیاسی و لە فەلسفەی سیاسیا لە ڕاستیە هەر دەوڵەتی نەتەوەی خۆیەتی ینی ئێمە شتی ترمانەیە مەس ئێمە خەڵکانێکمان هەیە باوەڕیان بە نەبوونی نەمانی دەوڵەت هەیە باوەڕیان بەوەیە کە ئەکرێ لە دەرەوەی دەوڵەتە ئەم کۆمەلگایانە ڕێک بخرێن بەڵام تاکو ئێستاکە ئێمە هیچ ئەزمونێکی مێژوویمان لە بەردەمان نییە کە ڕاست و دروستی ئەم شێوازە لە بیرکردنەوە بسەلمێنێ تا ئەوەی کە ئێمە هەمانە بە درێژایی سەدەی بیستەم شێوازی جیاوازی دەوڵەتی نەتەوەیە دەوڵەتی نەتەوەمان هەیە سەرکەوتوو بووە لە دروستکردنی نەتەوە و نیشتیمانێکی یەکگرتوودا کە تایە خەڵک تایە خاوەن ماف بن خاوەن ڕێز بن خاوەن کەرامەت بن ئەم شێوازەمان هەیە لە دەوڵەتەوە بەشێکیان لە ئەوروپای ئەمەی بینین مەسەلا لە دەوڵەتی ئەڵمانیە توانی کەم تا زۆر بە وا بیبینی دەوڵەتی فەڕەنسی دەوڵەتی هۆڵندی دەوڵەتەکانی ئەسکەندەنافیا ئەوانە هەمویان لەو شێوازانە لە دەوڵەتکە ئەو کاریان کردووە بەڵام ئێمە لە سەدەی بیستەمیشدا شێوازێک لە دەوڵەتی نەتەوا بینین کە بەردەوام ناکۆک بە نەتەوە ئیشی کردووە لەسەر پارچە پارچەکردنی نەتەوە ئیشی کردووە تۆ هەر نمونێ عێراق ببینانی دەوڵەتی عێراقی لە قۆناغی دروستکردنی یەکەمیان لە 1920ەوە تا 1950 ئەوەی کە دەوڵەتەکەی بەڕێوە بردووە ئەوەی کە سیاسەتەکانی داڕشتووە ئەوەی کە حکومڕان بووە خێزانێک نەبووە بەتەنیا زیاد لە هێزێکەوە ینی کوردت هەبوو وەزیر بووە بەڵام بە ماوانانبانە ڕاستەقینەکەی وەزیر بووە مەسەلەن شیعەت هەبووە لە ناو دەوڵەتە فعلەن دەستی ڕۆیشتووە و دەسەڵات هەمووی لە دەستی یەک خێزانی سیاسیدا نەبووە بەڵام تۆرە تەماشا بکە لە ساڵی 2003دا ئەو ساتەی کە دەوڵەتی عێراقی لە ناوە برێتوە ڕوخێنرێت سەردەمی سەدام حسێن تەماشاکەی هەموو نوخبەی دەسەڵاتدار لە عێراقا کورد بۆتەوە بۆ ماڵی سەدام و چەند ڕفیق و برادێکی سەدام حسێن خۆی یان لێرە ئێمە مێژووی دەوڵەتێکمان هەیە لە باتی ئەوەی دەستگاکانی حکومڕانی ئەو دەوڵەتە بەردەوام کراوە بێ بە ڕووی کۆمەلگادا و بەردەوام کراوە بێ بە ڕووی گروپی تازە لە ناو کۆمەلگادا کە ئەو گروپانە نوێنەری بەشێکی دیاریکراوی کۆمەلگا بن ئەی لە باتی ئەوەی نوخبەی حاکم و باڵادەست گەورەتر و فراوانتر و کراوەتر بێ لێرە بەردەوامی بینین لە زمانی کۆلۆنیالیزمەوە تا قۆناغی دواتر ئەبینی ئەم نوخبەیە بچووکتر و بچووکتر و بچووکترە بێتەوە کورتە بێتەوە بۆ سەرۆکێک و خێزانەکەی و یان یەبێ بە دەوڵەتێکی سوڵتانی هانی لەم ناوچێدا ئێمە دەوڵەتمان هەیە لە قۆناغی کۆلۆنیالیزمە کە دەوڵەتێکە ناتوانانی پێ بڵێ دەوڵەتی نەتەوە بەڵام دەوڵەتێکە بەڕێوەیە بۆ دروستکردنی نەتەوە بە جۆرێک لە جۆرەکان تاابەن بە دنیایەک نقصانیەوە بە بوونی تائیفێتەوە بە بوونی جیاوازی نەتەوەییەوە ئەو شتانە هەمووی هەبووە کەس ناڵێ نەبووە بەڵام بەو ڕادەیە نەبووە کە لە قۆناغی دوای کۆلۆنیالیزما دروزە بێ کە کێشەکەش لەوایە لە قۆناغی دوای کۆلۆنیالیزما دەوڵەت زۆر بەهێزترە بێت یعنی دەوڵەت ئیمکاناتی مادی زیاترە لەشکرەکەی بەهێزترە مخابرات و هێزە ئەمنیەکانی بەهێزترە ئابوووریەکەی بەهێزترە هەموو ئەمانە کێشەکە لەوەدایەکەوێتە دەستی کۆمەڵی خێزانی سیاسی دیاریکرا لۆ ناوچەیە مەسەن لە شوێنێکی وەکو سووریادا کەوتۆتە دەستماڵی حافز ئەسەد لە میسرا کەوتۆتە دەستماڵی موبارەک لە تونسا لە دەستماڵ و خێزانی بن عەلی هەبوو لە عێراقا لە ژێدەستی خێزانی سەدام حسێن هەبوو کێشەی دەوڵەت لەم مەنتیقەیە لە ڕاستیدا بە پلەی یەکەم طبعاً بە پلەی دووەم و سێم و چوارەمیش کێشەی تریە بەس بە پلەی یەکەم بریتیە لە کێشەی چڕکردنەوەی سەرجەمی دەسەڵاتەکانی دەوڵەتی مۆدێرن لە دەستی نوخبەیەکی سیاسی بەڵێ زۆر باشە دکتۆر ئەگەر دەفەتمە ئەگەڕێنەوە سەر ئەو باسە ئەمەوێ بێمەوە سەر تەوەری یەکەمی بەرنامەکەمان مەسەلەی داعش تازەبوونەوە لە ناو کۆمەلگادا لە دوایین ژمارەی گۆڤاری دابق کە داعش دەری ئەکات زۆر بە شانازیەوە باس لە بژاندنەوەی کۆیلایەتی ئەکات ئەم حاڵەتە ئێمە کەمترین قسەکردنمان لەسەر بینی لەلایەن توێژی دەستە بژێرەوە لە کاتێکە ئەم توێژی دەستە بژێرە پێشتر لەسەر ئیسلامیەکان قسەیەکی زۆریان هەبوو بۆچوونێکی زۆریان هەبوو و هەڵوێستی خۆیان دەرئەبڕی بۆ بێدەنگی نواندن لە ئاست ڕەفتارێکی لەم جۆرەیە لە سەدەی 21ە
لە ڕاستیا داعش کێشەیەکی گەورەی بۆ بەشێکی زۆری ئەو هێزە ئیسلامیانەی بە ناوی ئیسلامی سیاسیەوە ئامادەن و لە ڕاستیشا بۆ ئیسلام خۆی وەکو دین دروست کردووە. یعنی داعش تەحەدایەکی گەورەیە لە بەردەم سەررجەمی ئەو هێزانەدا کە بە دوای شەرعەتی خۆیانە لە ناو دینە ئاگەڕێن کێشەی بۆ دروستکردن و ناوێرن قسە بکەن. یان یەکێ لە کێشەکانی ئیسلامی سیاسی لە دنیای ئێمەدا ئەوەیە کە لە ڕاستیدا نایەن سەررجەمی ئەو ڕەگەزانەی کە داعشەکە بەو هێزەی ئەمڕۆ ئەو لانی کەم ئەو ڕەگەزە دینیانە ینی ئەو بەشە لە ئیسلام کە شەرعیەت بەم شێوازە لە دەسەڵاتی سیاسی ڕێکخراوەدات بە ناوی ئیسلامەوە نایەن ئەو ڕەگەزانە دەستنیشانکەن و نایەن ڕەخنەی بکەن لەبەرەوەی بەشێکی لە لای خۆیان هەیە. ینی ئەو بەشە چییە کە لە لای ئیسلامی سیاسی هێزەکانی تر هەیە کە ناوێرن قسەی لەسەکەن بە پلەی یەکەمیان پێشکەشکردنی ئیسلام وەکو دینێک کە لە یەک کاتا دەستی لەناو هەموو ڕەهەندەکانی ژیانی کۆمەڵایەتی و ژیانی سیاسی و ژیانی ئابووری و ژیانی تاکە کەسیە هەیە. یعنی نمایشکردن و وێناکردنی ئیسلام وەکو دینێکی تۆتالیتێری وەکو ئایدۆلۆژیایشی تۆتالیتارانیا یەکێکە لە کێشە سەرچەکان. ئەمە هیچ هێزێکی ئیسلامی سیاسی لە کوردستانە و لە دەرەوەی کوردستانی شەدای زۆرێکی تریان ئێمە نایدۆزینەوە کە پێمان بڵێن کاکە ئیسلام ئەو سیستمە تۆتاڵە نییە، ئەو سیستمە نیە، ئەو دینە نییە کە ئەبێ لەسەر هەموو دەرکەوتێکی ژیانی کۆمەڵایەتی ژیانی تاکە کەسی ژیانی ئەخلاقی ژیانی سیاسی قسەی هەبێ. چونکە ئەگەر وات تەفسیر کرد ئەو کاتە ینی تۆ سەرچاوەیەک دروست دەکەیت ئەو سەرچاوەیەش قابلی زیاد لە تەفسیرەکە ینی قابلی زیاد ینی ئەوەی کە تەفسیری داعش بۆ ئیسلام یەکێکە لە تەفسیرەکان یعنی یەکێکە لە تەفسیرەکان و ئەتوانێت داعشەکان ئەتوانن بە تێکست ناو قورئان خۆیان و ئەتوانن بە تێکست لە قسەکانی پێغەمبەرە و ئەتوانن بە گەڕانەوە بۆ هەندێک ئیتیجاهاتی دیاریکراوی ناو علمی کەلام و فقی ئیسلامی شەرعیت بە خۆیان بن. کێشەکە لەوەدا نییە شەڕەکە بخەیتت ناو ئەوەی لە بینی ئەم مەزهب لەگەڵ مەزهبەکەی ترا ئەم عالمی کەلام لەگەڵ عالمەکەی ترا ئەوەندەی پێویست بەسەر لە نوێ پێناسەکردنەوەیەکی تری دین هەیە کە دین ببێ بە یەکێک لەو شێوازانەی پەیوەندی مرۆڤ بە کۆمەلگا پەیوەندی مرۆڤ بە دەوڵەت پەیوەندی مرۆڤ بە مرۆڤەکانی ترەوە و نەبێ بە یەکێک لەو شێوازانی کە هەموو شێوازەکانی پەیوەندی کۆنتترۆل بکە مۆنۆپۆلی بکە و بڵێت تەنها ئەم شێوازەی من ڕاستە هەمووی ئەوانەی دەرەوەی من هەمووی هەڵە و ناڕاستن. کێشەکە لەوەدایە ڕوانینی ئیسلامی سیاسی بە شێوەیەکی گشتی هەمویان بۆ دین ڕوانینێکی تۆتالیتێرە یعنی ڕوانینێکە دین بە وا ئەبینن کابێ لە ناو هەموو ڕەهەندێکی ژیانی سیاسی و کۆمەڵایەتی و ئابووری و ئەخلاقیە ئامادەوێ. ئەمە خاڵەکە خاڵی دوو هەمیان هیچ یەکێکیان لەم هێزە سیاسیانە توانای ئەوەی نییە بڵێ ئەم ڕوانینەی من بۆ دین ڕوانینێکی ڕێژەیە، توانای ئەوەی نییە بڵێ ئەوەی من لەسەر دینێڵێم ڕوانینێکی ڕێژەیە ئەکرێت دەڕوانی تریش هەبێت هەمویان وەکو من ڕاست بن. ینی هیچێکیان ناوێرێت ببێ بە هەڵگری ئەم عەقڵیەتە ڕێژەیە لە مامەڵەکردنی دینە و لە مامەڵەکردنی ئایدۆلۆژیە سیاسی و شێوازەکانی تری بیرکردنەوەیە. ینی لە ئەساسا جۆرێک لە دابەشبوون و بەشبەشبوونی ناوەچی نییە کە پەیوەست بێ بە پێگەی کۆمەڵایەتی پێوەست بێ بە شێوازی بیرکردنەوە ئاستی بیرکردنەوەی هێزەکان لەگەڵ یەکتری هەر یەکێک لە هێزەکانی ئیسلامی سیاسی کە دێت قسەکردن خۆی بە فرقەی منقیزە زانێ خۆی بە تاقە ئیسلامێکە زانێ کە ڕاستەوە ئەمە شەو خاڵەیەکە کۆیان نکاتەوە یان یەکێک لەوەی کە ناوێرن قسە لەسەر زۆر ڕەهەندی داعش بکەن و ڕاستەوخۆ بکەونە ململانەیەکی فکری ئایدۆلۆژی دینیەوە لەگەڵیانە لەبەرەوەی پێم وایە کۆمەڵێک ئەساسیات هەیە ئەساسیاتی دینیە کۆمەڵێک ڕوانینی بنەڕەتی هەیە هاوبەشە لە لای بەشێکی زۆری ئیسلامی سیاسی لەگەڵ هێزێکی وەکو داعشە. بەڵێ دکتۆر وەکو دواپرسیار لەم تەوەرەیە ئەگەر بکرێت بە کورتی وەڵامم بێتەوە سوپاسە یەکەم لە وتارێکا تۆ ئاماژەت بەوەیەوە کە ئینکارکردنی پەیوەندی داعش و ئیسلام هەڵەیەکی دینیە چونکە ڕێ لە ریفۆرمکردنێکی ڕاستەقینەی دین دەگرێت کەواتە لە ڕوانگەی ئەمەوە دین خۆی ئامادەگی ئەوەی تیا هەیە کە ریفۆرمی تیا بکرێت. دین ئەگەری ئەوەی تێدا بەڵێ تۆ ئەتوانی بۆ بە تەفسیرێک لە تەفسیرە تایبەتەکانی
سوورەتێک لە سوورەتەکانی قورئان یا بەگەڕانەوە بۆ حەدیسێک یاخود بەگەڕانەوە بۆ ڕاو بۆ چوونی یەکێک لە عولەماکانی کەلام ئەوەی داعشی کات ئەمڕۆ شەرعێتێکی دینی بۆ بدۆزیتەوە خۆشیان ئەواکەن ینی داعشەواکاتوە بۆ نەکەرەواکە لە 50 ساڵ و 6 ساڵی ڕابردووە لە 6 ساڵی ڕابردووە بە تایبەتی لە دوای پەنجاکانەوە ئێمە ئەم دۆخا بینین یعنی ئێمە دۆخی بە سیاسیکردنێکی ڕادیکاڵانەی ئیسلامە بینین ئێمە دۆخی بە جیهادیکردنی ئیسلامە بینین و ئێمە دۆخێکە بینین کە تایە جۆرێک لە ینی ئیسلامەکرێ بە ئایدۆلۆژیایەکی توندوتیژ و ئەکەوێتە شەڕێکی ڕاستەقینەوە لەگەڵ سەرجەمی ئایدۆلۆژیەکانی ترا واکەوێتە شەڕێکی ڕاستەقینەوە لەگەڵ کۆمەلگادا واکەوێتە شەڕێکی ڕاستەقینەوە لەگەڵ دەوڵەت خۆیان و ئەمانە لە خۆیانەوە قسە ناکەن یانەوە نییە ئەمانە قسەکانیان هیچ پەیوەندێکی بە دینەوە نەبێ پەیوەندی بە شێوازێکی دیاریکراوە هەیە لە بیرکردنەوە لە دین پەیوەندی بە بێگومان بە کۆمەڵێک سوورەت و بە تەفسیری کۆمەڵێک سوورەت و ئاەت و هەندێک کردەی دیاریکراوی سەرکردە دینیەکانی ناومێژوە هەیە پەیوەندی بەم شتانەوە هەمووی هەیە ئەوەی گرنگە بە بۆچوونی من ینی پاکردنەوەی دینە لەسەر جەمی ئەم شێوازانە لە تەفسیرکردن ینی ئەوە ئیشێکە پێم وایە بەشێکی ئەوانە بێ بیکەن کە خەریکی دینن بە مەفهومە دینەکە یانیەوەی لە مەکتەبە دینیەکان ناکرێ لە کولیاتی شەریعە لە کولی شەریعەکرێ ئەوەی وەزارەتی ئەوقاف خەریکەتی بەشێکی ئیشی سەرجەمی ئەو هێزە سیاسیانەیە کە شەرعەتی خۆیانە بنەوە بۆ ناودین پێویستم کارە بکەن و بەشێکیشی ئیشی ئەو فەزا ڕۆشنبیریەیە ئیشی ئەو ڕۆشنبیرانەیە کە خۆیان بە دین و حتا خۆیان بە نادینەوە سەرقاڵەکەن کێشەکە لە کورسانە بۆ بە شێوەیەکی کاریکاتێری وەرگرتووە کۆمەڵی خەڵکمان هەیە کە ئاڵێن ئیسلام هیچ کێشەیەکی نییە و ئەوەی داعش هیچ پەیوەندی بە ئیسلامەوە نییە و ئەم دینە تاقا هێزێکی ڕزگاریە لە بەردەمی هەموو مرۆڤایەتیە نەکرد لە بەردەمی کورد و عەرەب و خەڵکانی ئەو ناوچەیە بە دیوی ئەو دیویشە ئێمە خەڵکانێکی ترمان هەیە دین وەکو شتێکی گڵاو مامەڵاکەن یعنی ئەو قسەی نیچەم بیرەکەوێتەوە مجارێکە جۆم لەو جۆرە کەسانە بێ نیچە لە شوێنێکاڵێک لەگەڵ کەسێکی دینیا کە تەوقاکەم دوایەوە بێ بچم دەسم شۆم ینی وانی کەسە دینیەکەی پێ کەسێکی پیس و ناپاکە ئەم شێوازەش لە بیرکردنەوە لە دنیای ئێمەدا هەیە واگە ورد لە گوتاری ئەم شێوازە بیرکردنەوەی ڕابمێنی تەماشاکە ئەمێش گوتارێکی نادیموکراتیە گوتارێکە جگە لە خۆی هیچ شێوازێک تەفسیرێکی تر نەبۆ دین نەبۆ هیچ دیاردەیەکی دیکە قبول ناکە لە کێشەی دنیای ئێمە تەنها کێشەی دین نییە لە ئەساسا کێشەی جۆرێکیش لە بیرکردنەوە و جۆرێک لە تێڕوانینەوە شتانەمانەیە کە تایە شوێنی پلورالیزممونە شوێنی فرەدیدی فرە تەفسیری فرە زمان فرە ئەگەرەوانە میمونێتەوە بەشێکی زۆری ڕۆژبیرانی کورد کە قساکەن هەمویان وەکو پێغەمبەر قساکەن ینی تۆ یا ئەوە تا بە هەموو سیستمەکانی ئەم ناوچەیەڵی فاشیت یاخود کەواد نەوت تۆ خۆت فاشیت ینی یاخود تۆ بە ئیسلام ئەڵێ ئیسلام دینێکی فاشیانەیە ئەگەوات نەوت کەواتە تۆ لە ئیسلامیەکان خراپتری ینی ئەم شێوازە لە تونڕەوی و ئەم شێوازە لە نەفیکردنی پلورالیزم و ئەم شێوازە لە گەڕانەوەی هەموو دیاردەکان بۆ یەک تەفسیر بۆ یەک وێنە بۆ یەک نەزەریە بۆ یەک تێز شێوازێکی خراپە شێوازێکی ناڕاستە و پێم وایە هێشتنەوەی مناقەشەکان لەو ئاسەدا نەهالی کاریمانە بێ بۆ خۆڕزگارکردن لە دیاردەی لە شێوازی دیاردەی داعشی و نە یارمەتیشمانەدا بۆ دروستکردنی دنیایەک بەلانی کەمی پاراستنی فرەڕەنجی و فرەدەنجی و پلورالیزم بەڵاویدا. زۆر باشە دکتۆر لە ماوەی زیاتر لە مانگی شەڕ ڕابردووە شەڕێکی سەخت لە کۆبانێ هەیە ئەمەوێ بە کورتی پێم بڵیت ئەوەی کە لە کۆبانێ ڕوو ئەیات شەڕە لە پێناوی هاوڵاتی بوون یان شەڕە لە پێناوی چۆنیەتی خۆبەڕێوەبردن یان شەڕە لە پێناوی نەتەوە یان شەڕە لە پێناوی ژیانە ئەزانی لە ئەساسە پێم وایە ئەو دابشکردانەش بەو مطلقی و بەو ڕەهاییە دیسانەوە پێم وایە ناڕاستە ئەزانی شەڕ ئەمێنێتە سەرەوەی تۆ چۆن ژیان تەفسیرەکەیە گەڵەڵەی ئەمە شەڕە لە پێنا و ژیانە بە لۆجیکی مرۆڤی سەرەتایی مرۆڤی سروشتی کە هەر کەسێک هەوڵەدا خۆی بپارێزێت و نەیەڵێ بکوژرێ
ئەڵێ مەم ڕاست نییە ئەم ڕوانینە لەبەرەوەی ئەوانەی لە کۆبانیدا ئامادەن و شەڕەکەن زمانیان هەیە ئەو زمانە بەشێکی زۆری یا زمانی کوردی یا زمانی عەرەبیە ئەمانە بەم زمانە پرۆژەیەکیان خوێندێتەوە کە هەمومان نەزانین پرۆژەی پێکاکا و پرۆژەی یەپەکەیە ئەم پرۆژەیەش چییە؟ ئەم پرۆژەی دروستکردنی شتێکە لە شێوازی کۆمۆنەی پاریس و لە شێوازی بزوتنەوەی شوراکان لە سەرەتای ساڵانی نەوەتا لای خۆمان ینی ئەچێتەوە ناو ئەو کە لە پورە چەپەی کە ئێمە بە درێژایی بزوتنەوەی چەپ لەم ناوچەیە و لە دنیادا بینیومانە دروستکردنی شورا دروستکردنی مەجالیسی دیاریکرا و نەبوونی سوڵتەیەکی سنتەر هەتا خۆیان باز لە مەسلەی نەمانی دەوڵەت و کە دەوڵەتی نەتەوەی ناتوانێت چارەسەری کێشەکان بێەوە دەوڵەت وەڵامی ڕاستەقینە نیە بەو کێشانە یان ئەمانە خەڵکانێک نین بەتاڵ بن لە کۆمەڵێک گوێنا و هەڵگری کۆمەڵێک گوتاری دیاریکراون و هەڵگری کۆمەڵێت تەسەوری دیاریکراون لەسەرەوەی ئەم کۆمەلگایە بێت چۆن ڕێک بخرێ پەیوەندی نێرومێ بێت چۆن ڕێک بخرێ پەیوەندی نێوان کەمایەتەکانە بێت چۆن ڕێک بخرێن پەیوەندی نێوان لە شکر و کۆمەلگا پەیوەندی نێوان ئەم کانتۆنە لەگەڵ کانتۆنەکەی تراوە پەیوەندی نێوان هێزە سیاسەکانە بێت چۆن ڕێک بخرێنی ئەوەی ئێمە پێوان وابێ ئەمانە هیچی ئامادە نییە و ئەمانە هیچی بەشێک نییە لە خەیاڵ و عقلیەتی ئەو کەسانی کە لەوێ شەڕەکەن و ئامادەن خۆیان بەکوژ بن پێم وایە هەڵەیەکی زۆر باشە دکتۆر باشترین وێناکردن بۆ ئەوەی کە لە کۆبانێ ڕوو ئەدات چییە؟ ئەو شارەیە و تەجدیدکردن و دابڕانی شەڕەکانی ناوێتی لە سەرجەمی مێژێ و شەرم بە بۆچوونی من بە تەسەوری من ئەوەی لە کۆبانیا ڕوئەدات بریتە لە شەڕێکی نیشتیمانی نەتەوەیی ناسیۆنالیستی یعنی ئەوانەی شەڕەکەن چێن کاکەوانەی شەڕەکەن کوردن سەر بە پەکەکەن سەر بە یەپەکەن پەکەکە و یەپەکە دوو هێزی نەتەوەیی نیشتیمانی کوردین هەڵگری بەرنمەیەکی سیاسی دیاریکراون کە خاڵی سەرەکی لەو بەرنامە سیاسیا بریتە لە دانان بە کووردا وەکو نەتەوەیەک بریتە لە شەڕکردن بۆ کۆمەڵێک مافی سیاسی و مافی کولتوری و مافی زمانی و مافی ئەتنی ئەمانە ئەوەی کە ئەو خەڵکانە بەڕێوەبات بریتە لەم پرۆژەیەش چییە؟ ئەمە لە ئاستی زانستیە پێوترێ پرۆژەی ناسیۆنالیزم یعنی ئەوەی کە لەوێ ئامادەیە ئەوەی کە شەڕەکە بەڕێوەبات بریتە لەو عقلیەتە ناسیۆنالیزمەی و ئەو خەیاڵە ناسیۆنالیستی کە بە دوای دانپیانان و ئاعترافێکی کولتوری سیاسی نەتەوەی نیشتیمانی داگەڕێ زۆر باش ئەگەر بگەڕێمەوە بۆ ئەو بۆچوونەی پێشتری خۆت کە پێ دوایە دەوڵەتی نەتەوەیی لە ناوچەکەیان فەشەلی هێناوە تا چەند تۆ لەگەڵ ئەو دنیا بینیەی پەکەکەیت کە دەوڵەتی نەتەوەیی چارەسەر نییە بۆ دۆخی ئێستای کورد ئەزای من ئەو دیدەی پەکەکە پێم وایە بە بۆچوونی من پێم وایە دیدێکی یۆتۆپیە ینی چووکە وەکاڵێم یۆتۆپیە نامەوێ بڵێم دیدێکی نەخراپە نەباشە ینی یۆتۆپیا هینێک نییە ینی دەستەواژەیەکی معیاری نییە کە تۆ لە پاڵیاکە بەکارت هێنا یامەتی شتێ بکە یا زەمی بکەی ئەوەندەی هێما بۆ شێوازێکی دیاریکراوی بیرکردنەوە هاکات ئەم دیدە یۆتۆپیات لەبەر چی یۆتۆپیە لەبەر ئەوەی سەرجەمی ئەو سیستمانەی کە لەم ناوچەیە هەن و شێوازی ڕێخستنی سیاست و هێزە سیاسیەکان و پەیوەندی سیاسیەکان شێوازی ڕێخستنی پەیوەندی ئابووری شێوازی ڕێخستنی پەیوەندی کولتوری لە ناوچەکەیە هەمووی شێوازی نەتەوەیی نیشتیمانیە و تایە دەوڵەتی نەتەوەیی گەمەکەر و بکەری ژمارەیەەکە تۆ ینی خۆی ئەکرێ بڵێ ئەمە کێشەی هەیە بەڵێ کێشەی هەیە نوقسانی گەورەی هەیە بەڵێ نوقسانی گەورەی هەیە کێشەی زۆر ترسناکی دروست کردووە بۆ گروپە ئەتنیە بچووکەکان بەڵێ ڕاستە دروستی کردووە بەڵام میلەتێکی وەکو کورد و گروپێکی وەکو کورد توانای ئەوەی نییە کۆتایی بە سەرجەمی ئەو دەوڵەتانە بێنێ لە ناوچەیە و هەڵگری پرۆژەی کۆتایی هێنان بێ بە دەوڵەت لە ناوچەکەیە بە ناوی ئەوە کە دەوڵەت ناتوانێت ئەو کارە بکات خۆی کێشەکە لە ڕاستیدا سەرێکی تریشی هەیە لە ناو مناقەشات و لێکۆڵینەوەی
سیاسیدا لەسەر مەسلەی دەوڵەتی نەتەوە لە ساڵانی نەوەتا هەندێک تێز هەبوون باسییان لەوە کرد کە دەوڵەتی نەتەوە بەرەو لاوازبوونی تەواوەتیە چێت و ئێستاکە سەردەمی دروستبوونی ناوچەی گەورە گەورەیە لە شێوازی ناوچەی ئەوروپا ئەمەی ئەوروپای یەکگرتوو کە تیا بینی سنووری نێوان وڵاتەکان نەماوە ئابوووریەکان بە یەکتری تێکەڵ بووە پارەی نەتەوەیی نەماوە میدیاکان بە ناو یەکتریا تێکەڵ بوون یعنی ئەوە بینراوەکو تێزێک کە ئیتر ئێمە لە قۆناغی دروستبوونی کۆتایی هاتن بە دەوڵەتی نەتەواین بەڵام لە 10 ساڵ و 15 ساڵی ڕابردوودا بەدەیان کتێبی تازە لەسرم دیاردێن وساوە کە چۆن لە 20 ساڵ و 30 ساڵی ڕابردووە دەوڵەتی نەتەوەی نەک لاواز بووە بەڵکو بەهێز بووە لە هەندێک ڕووەوە لاواز بووە ڕاستە دەسەڵاتی بەسەر هەندێک پرۆسەی دیاریکراوە نەماوە وەکو پرۆسە ئابوووریەکان بەشێک لە ئابووری هەمووینا بەشێک لە ئابووری چۆتە دەرەوەی دەسەڵاتی دەوڵەت بەڵام ئەگەر تەماشا بکەی لە ئاستی میدیا لە ئاستی لەشکرە لە ئاستی مخابراتیە لە ئاستی ئەمن و ئاسایشە لە هەموو ئاستانەدا دەوڵەتی نەتەوەی لە ئێستادا زۆر بەهێزترە تاکو 20 ساڵ 30 ساڵ لەمەوە پێش ینی کێشەکە لە هەندێک مەودادا ڕاستە دەوڵەت لاوازە بێ بەڵام لە هەندێک مەودای ترا ڕاستە بەهێزە بێ ینی ئەمڕۆ لە ئەوروپادا بزوتنەوەیەکی پۆپۆلیستی نەتەوەیی ناسیۆنالیستی هەیە و ئەوە بە جۆرێک لە جۆرەکان لە ناو زۆربەی زۆری هێزە سیاسەکانی ناو ئەوروپادا ئامادەیە و ئەمڕۆ بەرگریکردن لە شوناسی نەتەوەیی برگریکردن لە کانۆنی نەتەوەیی قسەکردن لەسەر کولتوری نەتەوەیی لەسەر نۆرم و بەها و ئەخلاقیات بەڵێ دکتۆر بەڵام تۆ لە وتارێکێکی هجگار تۆ لە وتارێکە لە مەسلەی لاوازبوونی دەوڵەتی نەتەوە هەنگاوێکی زیاتر هێناوە قسە لەسەر ئەوە کردووە کە ئەم قۆناغا پرۆژەی لە بەرێک هەڵوەشاندنەوەی دەوڵەتی نەتەوەیە من باس لەواکەم لە ناوچەی ئێمەدا دەوڵەتی نەتەوە بە تەواوەتی لە دۆخی پارچەبوون و هەڵوەشانەوەیە ئەوە ڕاستە ئەسی عراق لە ناو عێراق شتێک نەماوە نەناوی دەوڵەت بێ نەناوی نەتەوە بێ چکە دەوڵەت نەماوە یانی خۆی دەوڵەتی عێراقی وەکو دەوڵەتێکی نەتەوەی ئیش ناکات دەسەڵاتی نییە لە مووسڵ دەسەڵاتی نییە لە ئەنبار دەسەڵاتی نییە لە کوردستانە دەسەڵاتی نییە یانی دەسەڵاتی سنتراڵ دەسەڵاتی دەوڵەت ناتوانێت وەکو دەوڵەت ئیش بکە بەڵام لەم لاوە دەسەڵاتی لۆکاڵی ترت هەیە مەسەن هەرێمی کوردستان خۆی هەرێمی کوردستان دەوڵەتی نەتەوە نییە هەرێمێکە لە ناو دەوڵەتێکی نەتەوەیە بەڵام ڕێک وەکو دەوڵەتێکی نەتەوەیی ئیشەکات یعنی لە هیچ بڕیارەکان ناگەڕێتەوە بۆ بەغا یعنی بڕیارەکانی لە پەرلەمانی کوردستان و لە ڕێکەوتنی سیاسی نێوان حیزبەکان و لەمانەوە دەرەچێت بەڵێ کەواتە لەم ناوچەیە ئەتوانین بڵێم قۆناغی ئیعلانی مەرگی دەوڵەتی نەتەوەییە یعنی دەوڵەتێکی دروست کردووە ناوی ناوە دەوڵەتی ئیسلامی قۆناغی ئەعلانی مەرجی دەوڵەتی نەتەوەی نییە قۆناغێکی قوڵی قەیرانی دەوڵەتی نەتەوەیە بەڵام پێشم وانە چارەسەرکردنی ئەو قەیرانانە جارێکی دیکە لە شکڵێکی ترا خۆی ببینێتەوە کە دەوڵەتی نەتەوە نەبێ ینی پێم وانی ئێستا عێراق ئەگەر حتا ئەگەر دابەش ببێت دابەشە بێ بەستە سێ دەوڵەتی تازە هەرێکێک لەو دەوڵەتانە خۆی وەکو دەوڵەتێکی نەتەوەیە ناسیێنێت تورکیا دابەش ببێت بە هەمان شێوە چارەسەری کێشە بکەی لە سووریادا جوجار دیسانەوە یا دەوڵەتە یا دوو دەوڵەتی تر دروستەکەیتەوە لەو ناوچەیە ینی ئەگەری دروستکردنی تێپەڕینی لۆجیک و منطقی دەوڵەتی نەتەوەیی لە ناوچەکەی ئێمانیە ینی تەنانەت لەو ئاستەشتانیە کە ئێستا لە ئەوروپادا ینی لە ئەوروپادا لۆجیکی تێپەڕاندنی دەوڵەتی نەتەوەی هەیە ئەوەش دروستکردنی ئەوروپای یەکگرتووە ئەوروپای موحەدە بەڵام ئەو لۆجیکی ئەوروپای موحەدە نەچۆتە شوێنی لۆجیکی دەوڵەتی نەتەوەیی ینی وەهمە ناڕاستیە و هەڵە تێگەیشتێمە پێمان وابێ لە ئەوروپادا شتێک نەماوەتەوە ناوی دەوڵەتی نەتەوە بێ ئەوەی کە هێشتا ئێستاش لە دنیادا بنیادی سیاسی و کۆمەڵایەتی و کولتوری خوێندن و سەررجەمیان شتانە بەڕێوە بە دەوڵەتی نەتەوەیە زۆر باشە دکتۆر بمبورە کاتم زۆر کەم ماوە و تەوەرێکی زۆر گرنگیشمان ماوەکە مەبەستمە قسەی لەسەر بکەین لەم دۆخەیە جۆرێک لە گرژێکی زۆر لە بارودۆخی ناوخۆی هەرێمی کوردستانە ئەبینین لە نێوان لایەنە سیاسیەکانە ئەبینین ئەم گرژەی کە ئێستا لە هەرێمی کوردستانە ئەیبینین دەرەنجامی چییە؟ دەرەنجامی پێکداچوونی هەموو ئەو سیاسەتە جیاوازانەیە کە لە ناوچەکە هەیە
یان ئەنجامی دابەشبوونی کوردیشە لە نێو ئەو محوەربەندیەی کە لە ناوچەکەی دروست بوو. هەردووچیانە یەکەمیان هەموو کەس ئەزانێ ینی ئێستا وای لێ هاتووە هەموو مناڵێکیش لەو ناوچەیە ئازانەیە کە لە ڕۆژخۆڕڵاتی ناوەڕاستە کۆمەڵێک پرۆژەی سیاسی ناکۆک بەیەکەیە لە ئاستی ئەقلیمیە ئەم پرۆژانە بەیەکادن لەسەرێکەوە ئێمە پرۆژەیەکی تورکیمان هەیە کە کۆمەڵێک هەلومەرجێکی زۆر تایبەتدا خۆی بەستۆتەوە بە سونەی عەرەبەوە و لەگەڵ سعودیە و وڵاتانی قەتەر و ئەمانەدا لە ناو یەک بەرائیشەکەن خاڵی سەرەکیان بریتە لە کۆتایی هێنان بە دەسەڵاتی بەشار ئەسەد و لە لایەکی تریشەوە پێم وایە بەشێکیشی بریتە لە کۆتایی هێنان بەو دەسەڵاتە کوردیی کە لە سووریادا لە کوردستانی خۆراوادا دروست بووە بریتە لەوە بەڵام ئەم بلۆکە خۆی لە ناو خۆیان بلۆکێکە مانای ئەوە نییە هەمویان وەکو یەک بیرەکەنەوە ینی مووقفی سعودیە بەرامبەر بە ئیخوانی مسلمین لە مصر و لە هەموو دنیادا تەواو جیاواز و ناکۆکە بە مووقفی تورکیا بەرامبەر بە ئیخوانی مسلمین لە ناوچەکەیە بەڵام ئەمانە دۆخێکی مێژوویی دیاریکرا و ڕوانینێکی سیاسی دیاریکرا و لەم قۆناغەدا کۆی کردوونەتەوە لەسەرێکەوە بۆ ململانێکردن لەگەڵ ئێرانە و لە سەرێکی دیکەوە بۆ بەگژاتچوونەوەی بەشار ئەی محوەرەکەی بەرامبەر ئەتوانین بڵین هەمویان وەکو یەک بیرەکەنەوە لەم دۆخی ئەمڕۆدا بە بەسێکی سیاسی دیاریکراوی هەیە ئەوە بەرەیەکیانە محوەرەکەی بەرامبەری شەمیانۆگی بیر ناکەنەوە محوەرەکەی بەرامبەریش ئێمە چێمان هەیە ئێمە لە محوەرەکەی بەرامبەرە ئێرانمان هەیە حکوومەتەکەی بەغامان هەیە بەشار ئەسەدمان هەیە حیزبوڵای ئێرانیمان هەیە و لە ئێستادا لەو میحوەرە ژاوانەی کە کەوتونەتەنەوە محوەرەوە لە ناو هێزە کوردیەکانە بریتە لە یەکێتی نیشتمانی کوردستان و بریتە لە پێکاکە و بریتە لە یەپەکە لە سووریادا بەڵام بەدیوی ئەو دیوە ئەوەی ئێمە دەیبینین لە هێزە کوردیەکان ئەوەی کەوتۆتە ناو مەشروعەکەی تورکیاوە لە کوردستانی خۆمان بریتە لە پارتی و لە کوردستانی ئەو دیوە لە شوێنێکی وەکو ڕۆژئاوادا بریتە لەو هێزانی کە نزیکن لە پارتیەوە دکتۆر ئەگەر ئێمە قسە لەسەر هێزە کوردیەکان بکەین پاڵنەرەکان بۆ ئەوەی هەرێکێک لەم هێزانە بکەوێتە یەکێک لەو محوەرانەوە چییە؟ نێوان محوەرەکە بێ بە بەشێک ئەتوانین بەرژەوەندی هەرێم لێ جێ بکەینەوە؟ پاڵنەرەکان پاڵنەری دەسەڵاتە پاڵنەری بە بۆچوونی من نەخێر ناکرێتەوە یانی بە بۆچوونی من تاکو ئێستا کە تا ئەم ساتەی ئێستا لە کوردستانی خۆمان لە هەرێمدا بەرژەوەندی هەرێم ئەو هێزە نییە کە هێزە سیاسەکانی کوردستانە جوڵێنێ یعنی بەرژەوەندی پارتی لە پێشی بەرژەوەندی هەرێمەوەیە بەرژەوەندی یەکێتی لە پێشی بەرژەوەندی هەرێمەوەیە و هێزە سیاسەکانی تریشیانی هێزە مەزە گۆڕان باوەڕم بەوە نییە کە ئەوانیش بەرژەوەندی هەرێم بە پلەی یەکەم ئاراستەکەری سیاسەکانیان بێت چکاوانیش لە ئاساسا کەوتونەتە ناو دوو بەرداشتی سیاسی گەورە ینی تۆ لە سەرێکەوە بەرەی تورکیا و پارتیت هەیە لەگەڵ سونەی عەرەبە لە سەرێکی تریشەوە بەرەی ئێرانت هەیە لەگەڵ پەکەکە و PYD و ینی یەپەگە و یەکێتی نیشتمانیە هێزێکی وەکو گۆڕان لە بەردەمی ئەم دوو بەرداشە گەورەدەیە بە تاقی تەنیا و بەسەر بەخۆی ناتوانێت بێنێتەوە ئەوەی ئێمە ئەمڕۆ تێبینیەکەین داکشانی زیاتری گۆڕانە بەلای بەرەی تورکیا و بەرەی سونەی عەرەب و بەرەی ئەو بەرەی کە پارتیتایە ینی ئەمە هەر چاودێرێکی سیاسی دەرەجە دەش ئەتوانێت ئەم دۆخە ببینێ و ڕیزبەندیەکە بە شێوەیەک دروست بووە و ناکۆچەکان بە جۆرێکن لە هیچ شتێکە ناگەنە سەرێک ینی ماقولە تۆ دوای 6 مانگ نزیکی 7 مانگ لە ناو سلێمانیدا توانای ئەوەت نەبێ کەسێک هەڵ ببژێری بیکەی بە پارێزگای سلێمانی لە هەڵەبجەدا ئەمەد بۆ نەکرێ ئەنواعشکاڵ پارتی ئەنواعشکاڵ مەرجدا بنێ لەسەرەوەی ئەم هێزانە لە هەولێر چیان وەرگن چی وەرنەگرن بۆ ئەوەی لە سلێمانی هەڵوێستێکی سیاسی بەڵێ دکتۆر مەریوان وریاقانێ کوردی تاکو ئەم زۆ سپاس یەکەم بەداخەوە کات هەر ئەوەنە دەرفەتی یاین کە هەر ئەوەندە قسە لەسەر ئەو چەند تەوەرە گرنگە بکەین دیارە پرسیارێکی زۆر لە لای من مابوو کە بیکەم و دڵنیام کە قسەیەکی زۆرش لای جەنابە مابوو کە ئاڕاستی بکەی زۆ سپاس یەکەم کە لە شاری ئەمستەردامەوە ڕاستەوخۆ لە ڕێگەی مانگە دەستکردەکانەوە لەگەڵماندا بوویت سواز بۆ جەنابەت کاتێکی خۆش بەڕێزان کاتێکی خۆش بۆ ئێوەی بەڕێزیش سپاس بۆ گوێگرتنان لە بەرنامەکەمان تا بێ گەشتنەوەمان هەموو لایەکتان لە شادیان.